لا لايفي ئەو شەویشدا چەند پرسیارێکی بێکەوە شەرح دەکەین ئینشاءالله. یەکەم پرسیار دەڵێت Sie wollen ein Ihnen unbekanntes Kraftfahrzeug fahren. ئەتوو ئۆتۆمبیلێکی لێ دەخوڕی کە ئۆتۆمبیلە بۆ نمونە ئی خۆت نییە. Okay? Warum müssen Sie dabei zunächst besonders vorsichtig sein? لەبەرچێ کە ئۆتۆمبیلەکەی خۆت نییە دەبێت زۆر وریابی لەو حاڵەتەی کە ئۆتۆمبیلەکە دووەرگتیە. یەکەم Ich weiß möglicherweise zu wenig über die Besonderheiten im Lenkverhalten. لەبەرەوەی ئەمێن ڕاستیەکەی کەم دەربارەی هەڵسوکەوتی سوکانی ئەو ئۆتۆمبیلەی دەزانم. باشە لێرەدا ئاگدار من قسە لەسەر ئەوەی نییە کە من نازانم سیارەی لێ بخڕمەوە شانە نە بەڵکو ئۆتۆمبیلەکە نەناسراوە ئۆتۆمبیلەکە لێ نەخوڕیە تا ئێستا نازانی ئایا سوکان لێرەدا توندا شلە سوکان چۆنە هەڵسوکەوتی سوکانی چۆنە ئەوە خاڵی یەکەم کە باس دەکا. دووەم Ich weiß möglicherweise zu wenig über die Besonderheiten in der Anordnung und der Funktion der Bedienelemente. لێرەدا مەبەستی چییە؟ ناو خودی ئۆتۆمبیلی چەندین دوگمە و شت هەیە لێرەدا بۆ نمونە چۆنیەتی پێکردنی گڵۆپی پێشەوە فولایات گڵۆپی تەمی تەبریت هەڵکردن تەنزیل توزانم ناڤیگاسیۆن سیستەمەکان گێڕ و کلاج و زۆرینەی بابەتەکانی ناو سیارەی دەکاتن باشە لەبەرەوەی بۆ نمونە کاتەکە بتەوێتن لاوانەیە کاتەکە بتەوێتن ئەتو فڵچەی پێ بکەیت تەمەشا دەکەی بزان فڵچەکەی لە چییە ئەوە نیشانەی بۆ چییە نیشانەی بۆەوەی کە شارەزایت لە ئۆتۆمبیلەکەی نییە. ئۆکەی تازە ئۆتۆمبیلەکەت هاتێ بەردەست ئەوە خاڵی دووە. سێمیان Ich weiß möglicherweise zu wenig über die Besonderheiten im Bremsverhalten. وهروەها کەمیش دەزانم دەربارەی ئیستاپی سیارەکەی تو نازانی ئایا ستاپەکەی بەرزە نزمە توندە شلە دەگریت خەلەلی هەیە نییە کەواتە لەو سێ وەڵامانە دەستان خۆش بیتن کۆمنتەکانتان دەڵێن هەر سێشی ڕاستە بالفعل گومانی تێدا نییە بەوەی کەوا هەرسێک حاڵەتەکان وام لێ دەکەن کە زۆر وریابم باشە لە کاتی وەرگرتنی ئۆتۆمبیلەی پێشەوەی سلفی لێ بدەم زۆر وریابم لەسەر ئەو بابەتانە. ئۆکەی بابچینە سەر پرسیاری دواتر. Womit müssen Sie rechnen, wenn Fußgänger die Fahrbahn überqueren? حساب بۆ چ دەکەین کاتە کەسانی پیادا لە جادەیتە پەڕنەوە. ئۆکەی Fußgänger können plötzlich stehen bleiben. کەسانی پیادا دەکرێت لە ناکاو بوەستن لەسەر جادەی. دووەم Fußgänger können unachtsam sein. کەسانی پیادا دەکرێتن بێئاگا بن بە بێئاگای خۆیان بە جادەیدا بکەن. Fußgänger können auf halbem Weg umkehren و دەشکرێت لە ناوەند ڕاستی ڕێگاکەی بگەڕێنەوە پێچ بکەنەوە کەواتە لەو سێ وەڵامەی سامی دەرێ هەمش کولن هەمووی ڕاستە دەستان خۆشبی جەماعەت هەمووی ڕاستە لایکی شاشە لە بیر مەکەن لایڤەکەی شێر بکەن خوشک و برای زیاتر بێت داخل بیت وەکو دوێنێ شەوێ کە دوێنێ شەوێ زۆر ئەکتیڤ بوون دەستان خۆش بیتن طبعاً لێرەدا ئەوەشیان هەمووی ڕاستە باشە ئەوەشیان هەمووی ڕاستە. 4 پونکتی لەسرە ئەگەر بێت و یەک وەڵامی هەڵ نەبژێری لەو سێ وەڵامی کار سێشی ڕاستە یەک وەڵامی هەڵ نەبژێری ئەوە پرسیارەکە بە کاملی چوار خاڵەکەی لە دەست دەدەیت بە کاملی پرسیارەکە بۆ هەڵە حساب دەکرێت. ئۆکەی پرسیاری دواتر ڤیدیۆیەکمان بۆ هات بزانین لەو ڤیدیۆی چمان پێ دەڵێت لە ناو شارداینە لە سەر فۆفاتشتخاسەینە ئەوە ئۆتۆمبیلی ئایسیە کەواتە منداڵێک لێرە ئێستا ڕادەکات بۆ سیارە ئاسی ئەو منداڵە جلزێردا دیقەت بدەن لە پشت ئەو سیارە کەدیەیە دووبارە تەمەشا بکەنەوە دەستان خۆش جەماعەت سپاسان دەکەم حاڵەتەکەتان لێ دیارە ئەو جلزێردە خۆی ئێستا بە جادەیدا دەدات منداڵە کەواتە Warum müssen Sie hier bremsen? لەبەرچێ دەبێت لێرەدا ئیستاپی بکەیت. Wegen des Radfahrers لەبەر ئەو پاسکە سوارەیە wegen des Kindes لەبەر ئەو منداڵەیە یاخود wegen des Grundfahrzeugs لەبەر ئەو ئۆتۆمبیلە سەوزەیە کە لە بەرامبەرمانە کەواتە لەو سێ وەڵامەی کۆمنتەکانتان ئاسانە ئەوە دەستان خۆش بیتن وەڵامەکە لێرەدا لەبەر منداڵەکەیە بەس منداڵەکە ئۆکەی
ئەوە وەڵام ڕاستەکەی ئاگدار بن یەکەمی هەو نییە. پرسیاری دواتر چمان هەیە لێرەدا لە وێنەی شتخاسن کوپەمانەیە واتە گردەکۆرەی پێدەگوترێ بە کوردی خۆمان گردەکۆرە. Womit müssen Sie hinter dieser Straßengruppe rechnen? لە دوای ئەو گردەکۆرەوە ئەمە حساب بۆ چ دەکەین؟ چونکە ئەو دیوی جاتەمان لێ دیار نیە، هەر ئەوەندەمان لێ دیارە هەتا وەکو دەگەینە سەر گردەکە و دیوەکەی تر بزرە. یەکەم Dort kann ein Fahrzeug liegen geblieben sein. دەکرێت لە دوای ئەو گردەکۆرەی ئۆتۆمبیلێک لەسەر زادێ مابیتەوە کە دەڵێ liegen geblieben sein مەبەستی ئەوەی کاتە کە ئۆتۆمبیلێک لەسەر زادێ مایتەوە تێک چووە. Ein Fahrzeug der einen Panne hat. Okay, klar, Seareka Tektur. Du, auf meinem Fahrstreifen kann sich ein langsam fahrendes Fahrzeug befinden. لسر سایده که خوام لدوای او گرده کوری دکری اتومبیلک بیتن لزاده بروا لآراسی منو برواتن بلام سبر لی بخوریتن. Okay, حالتی سیم es kann ein Fahrzeug entgegenkommen, das meinen Fahrstreifen mitbenutzt. دکریت اتومبیلک لبرانبرم دی بیتن سایدی برانبر کسی اتومبیلک سایدی منی بزاندیه. کەواتە لەو سێ وەڵامەی کامێ ڕاستە لەو سێ وەڵامەی کامێ ڕاستە مایکی منێرن تکایە چکە لە ناو ڕیکۆردیمە ئینشاءڵڵا 25 دقەی کار کەسێک پرسیارێک شەشیە بیتن کاتی پرسیار و وەڵامیش دوای دەرسەکەی ئینشاءڵڵا دەستان خۆش بیتن هەر سێکی لێرەدا ڕاستە هەر سێکی لەو حاڵەتەی ڕاستە دەستان خۆش پرسیارێکی تر والله أعلم دوێنێ شێوێ ئەو پرسیارەمان هەبوو پرسیارێکی گشتیە. Welchen Seitenabstand müssen Sie beim Überholen von Fußgängern und Radfahrern einhalten? کاتێککە بە پێش پاسکە سوارەشی دەکەویەوە یاخود بە پێش کەسێکی پیادە دەکەویەوە بینەکەتان دەبێت چەند بیت بەلای کەمی دەبێت چەند بینی بدەیتە خۆت و کەسە پیادەکە یاخود خۆت و پاسکە سوارەکە. ئۆکەی ئەوە ئاگدار بن لەو پرسیارەی ئیغۆلش دەگرتەوە باز ناکات بەڵام هەمویان هەر یەکشتە لە ناو شار و لە دەرەوەی شارمان هەیە. یەکەم ich muss innerorts mindestens 1,5 Meter Seitenabstand einhalten. ئەمن دەبێت لە ناو شاردا بەلای کەمی مەتر و نیوەک بینی بدەمە خۆم و چێ کەسە پیادەکە یاخود پاسکلەکە. دووەم ich muss außerorts mindestens 2 Meter Seitenabstand einhalten. لە دەرەوەی شار بەلای کەمی 2 مەتر بینی بدەمێ. سێمیشیان ich muss innerorts mindestens 1 Meter Seitenabstand einhalten. لە ناو شاردا دەبێت بەلای کەمی 1 مەتر مەودای بدەمێت. کەواتە لەو سێ وەڵامەی بە کۆمنتەکانتان ڕۆیشتی کۆمنتەکان ئەگەر بتوانن کۆمنتەکان ڕابگرن هەتا شەرحەکە تەواو دەبی ئەو کاتی سەرچاوان کاکسامی سەرچاو براوەڕێزەکەم ئەو کاتی کۆمنتەکان بنووسن بۆی کەوا وەڵامەکان تا بینم دەستان خۆش یەکەم و دووەم بۆ چکە گوتمان لە ناو شاردا مەتر و نیوەکە لە دەرەوەی شاریش 2 مەترە. پرسیاری دواتر vemos blinken پرسیارەشی جوانە ئەگەر پرسیارەکەی نەخوێنینەوە لاوانی یەکسەر بڵێ ئایا چێ لە پێشێ دەڕوات کەواتە پێم بڵێن ئێستا چێ دەبێت ئیشارەتی پێ بکات چێ سایدی دەگۆڕی بۆی ئیشارەتی پێ بکاتن لە کۆمنت بۆم دابنێن بێوی بچمە سەر وەڵامەکان خۆم سیارە سۆرەکە یاخود ئێلکاویەکە ئیش اون بلاو ئۆکەی من و سیارە شینەکە خۆم کاک ئەحمەد دەرێتن خۆم ڕۆیا دەرێتن خۆم ئیش اون بلاوە زۆرینەی وەڵامەکان دەستان خۆش بی زۆرینەی وەڵامەکان ڕاستە لێرەدا هەر کەسێک سایدی خۆی بگۆڕیتن دەبێت ئیشارەتی پێ بکات ئاماژەی پێ بکات قەزەکەی خۆی نیشان بدات کەواتە لێرەدا ئەمن سایدی خۆم دەگۆڕم پێز دەکەمەوە بۆ دەسە چەپی خۆم ئیزباریان دەبێت ئیشارەتی پێ بکەم ئێلکاڤیە شینەکەش ڕاستە لەسەر ئەولەویەتیشە و ئەمیش لەسەر ئەولەویەتم بەڵام دەبێت چ بکات ئەویش ئیشارەتی خۆی پێ بکات ئۆکەی دەستان خۆش ئەومان زانی ئەدی ئێستا پێم بڵێن هەر لە هەمان ئەو وێنەی چێ فۆفاتی هەیە چێ ئەولەویەتی هەیە بەس ئەوم پێ بڵێن چێ یەکەم کەس دەڕوات چێ لێرەدا یەکەم کەس لە بۆی هەیە بڕوات ئەب کنیکندە فۆفاتشخاسەمان هەیە ئاگدارن باشە ئەب کنیکندە فۆفاتشخاسە واتە ڕێگا ئەولەویەتەکە پێز دەکاتەوە بۆ لایەک نەوەک ڕاست و ڕاست بڕوات سوورەکە ئەوی کە دەرێشینەکە بۆ سوورەکە علامەتی سوورەکەی تەمەشا بکەن سێگۆشەکە سەری شۆڕە سەری لە خوارەیە مادام سەری شۆڕ کردیە کەواتە بە مانایە چیت کە دێت
سەرەتا شینەکە دەستان خۆش لێرە شینەکە لەسەر هێڵە ڕەشە قەڵەوەکەی بەردەوام دەبیتن بۆیە ئەولەویەتی هەیە لە پێشە بنیشەوە خۆی ئەمنیش لەسەر ڕێگا ئەولەویەتەکەم بەڵام لەبەر ئەوەی لە ڕێگە ئەولەویەتەکەی دەردەچم پێزەکەمەوە بۆ دەسێت چەپ دەبێت ئەولەویەتی بە سیارەشینەکەی بدەم سیارەشینەکە بێت تێپەڕ بیت چکە وەکو وتم دەرناچی لە هێڵە ڕەشە قەڵەوەکەی ئەوجا ئەمن دەڕۆم ئەگەر بێت و ئەمنیش پێچم کردباوە وەکو هێڵە ڕەشە قەڵەوەکەی بۆ دەسە ڕاستی خۆم عیلاقەمان بە یەکتریدا نەبوو ئەمن پێچم دەکردەوە و پێچی دەکردەوە لە هەمان کاتدا بەڵام لەبەرەوەی ئەم لە سایدی دەردەچم دەبێت ئەولەویەتی بۆی بدەم سیارە سوورەکەش کۆتا سیارە دەڕوات بۆ چکە گوتمان لێرەدا سەری شۆڕە هێماکە جەماعەت دەستان خۆشبی لایکی شاشە بکەن ئەکتیڤی پەیجەکەی بەرز بکەنەوە سپاسان دەکەم با خوشک و برایتر زیاتر داخل بیت و سوود لە ڕوونکردنەوەکان ببینی ئینشەڵا لە پرسیار و وەڵامەکان کەواتە گوتمان vê بلینکن کاکە تۆماس زۆر سپاس دەکەم چێ دەبێت ئیشارەتی پێ بکات گوتمان دێ بلاوە ئێلکاوی چکە سایدی دەگۆڕیت ئیش زەلبس ئەمنی سایدی دەگۆڕم ئەوە وەڵامەکانن 3 پونکتمان بەو دوو وەڵامە بچووکەی بەدەستینە ئۆکەی بزانن بە تێگەیشتنەوە 3 پونکتەکەمان نەڕۆشت پرسیارێکی تر هەیە پرسیارێکی تر Sie möchten während der Fahrt telefonieren was müssen Sie beachten ئەمن لە کاتی لێخوڕیندا دەمەوێت تەلەفۆنی بکەم دەمەوێت تەلەفۆن لە بۆ بکەم کەواتە دەبێت ئاگداری چ بم کاتە کە بمەوێت لە کاتی لێخوڕین تەلەفۆنی بکەم ئاگداری چ دەبم یەکەم Ich benötige eine Freisprecheinrichtung پێویستم بە چییە Freisprecheinrichtung Freisprecheinrichtung چ دەکات دەکرێتن بۆ نمونە کۆپیۆغە بکات دەکرێتن بلوتوز بکات کە دەنگەکەی دەدەیەوە سیارەی مهم ئەو ئامرازانن کە لەو حاڵەتەیدا پێویست ناکاتن ئەتوو موبایلەکەی لە دەست بگری بەڵکو موبایلەکە لە شوێنشی دادەنەی گوێت لە سەوتەکەیە زات سەماع خارجی بیتن ئەوە حاڵەتی یەکەم دووەم ich darf ohne Freisprecheinrichtung telefonieren wenn das Fahrzeug mit Schrittgeschwindigkeit fährt ئەمە ڕێگە پێدراوم بەبێ ئەو ئامرازانە تەلەفۆنی بکەم ئەگەر بێت و بە خێراییەکی پێشبینی کرا و کەم بڕۆم مەبەستی لێرەدا چیە لا خێرایی 4 کیلۆمتر بۆ 7 کیلۆمتر لە کاتژمێرێکدا ئۆکەی یعنی بە خێرایەکی زۆر کەم لەو حاڵەتەی ئایاوە ڕاستە سێمیشان ich darf ohne Freisprecheinrichtung telefonieren wenn das Fahrzeug an geeigneter Stelle steht und der Motor vollständig abgeschaltet ist ئەمێن ڕێگە پێدراوم بەبێ ئەو ئامرازانە تەلەفۆنی بکەم بەو مەرجەی کاتەکەوە سیارەکەم لە شوێنێکی گونجا و ڕاوەستاندی و سیارەکەشم کوژاندیتەوە کەواتە ئێستا کۆمنتەکانم بۆ بنووسن ئێستا با تەمەشای کۆمنتەکان بکەم کامە وەڵامی ڕاستە لەو سێ وەڵامەی کامێ ڕاستە یەکەم و سێیەم یەکەم و سێیەم یەکەم و سێم هەمووی یەکەم و سێمە باش تێگەشتینە دەستان خۆش بیت یەکەم و سێم تەواوە Ich benötige eine Freisprecheinrichtung و هەروەها سێمیشی ئەو دوو وەڵامانە ڕاستن بێرەش چەند پونکتمان بەدەستینە 3 پونکت ئۆکەی کەواتە ئەگەر جارێک کە هاتەوە پێشتان ئەوە ئەگەدار بن غەڵەتی تێدا نەکەن دەستان خۆش بەڵێ بەو شێوازە ڕۆیە ئەگەر ویستیشتان گوێ لێ بگرنەوە لەو لایڤەی ئەوڕۆ دەتوانن لە یوتیوبی سەردانمان بکەن بچنە ناو پەیجی یوتیوبی ئەکاونتەکەی کەناڵەکەی یاخود هەر ناوە چیتکەی هەیە بەهەرحاڵ فۆلۆش لەبیر مەکەن سەبسکرایبی لەبیر مەکەن ئینشاءڵڵا سوودیشی لێ دەبینن پرسیارێکی ترمان هەیە لێرەدا Warum ist eine defensive Fahrweise beim Annähern an Fußgängerüberwege besonders wichtig? لێرەدا defensive Fahrweise-مان هەیە باشە ئەو خوشکە بە ڕێزێدرێتن وام کردووە دەستت ساغ بێت زۆر سپاس دەستەین گۆشت ساغ بیتن بەردەوام بن ئینشاءڵڵا بۆی کەوا ئەمەش بەردەوامی پێ بدەین گوتمان لێرەدا defensive Fahrweise-مان هەیە لەبەر چ کاتەکە نزیک دەبیەوە لە ڕێگای پیادە دەبێت زۆر وریابی بە شێوازێکی نەرم و هادی لەسەرخۆ یاخود دیفەنزیمە فاڤازێ بە شێوازێکی دەقیقی بۆ نمونە تەرجمان و دەتوانین بڵێین لێخوڕینێکی بەرگریانە باشە بەڵام مەبەسی لێرە داوەیە هێمن و لەسەرخۆ لێ بخڕی
چکە ئەگەر هێمن و لەسەر خۆ لێ نەخوڕی ناکاتە لێخوڕینیشی بەرگریانە لەبەر چ پێویستە کاتێک نزیک دەبینەوە لە ڕێگایکی پیادا بەو شێوازە لێ بخوڕین یەکەم damit Fußgänger nicht verunsichert werden بۆی کەوا کەسانی پیادە دوو دڵ نەبن بە خێرایەکی سریع نزیک دەبێەوە لە ڕێگا پیادەکەی ئەم کە لە زادەی دەپەڕمەوە ئەو کورە و کابرایە ڕاوە ناسیتن دوو دڵ دەبم خۆم لە زادەی بدەمیان نە لەوانەیە خۆم لێ بداتن کەواتە بۆ ئەوەی کەوا کەسی پیادە دوو دڵ نەکەی دووەم damit nachfolgende Fahrzeuge leichter überholen können شەبە مەحتاب لەکوێ هینایە گوڵا دەستان خۆش بیت damit nachfolgende Fahrzeuge leichter überholen können بۆی کەوا ئەو ئۆتۆمبیلانەی لە دواتن بە ئاسانتر بتوانن بە پێش بکەونەوە ئایا ئەوەش ڕاستە سێم damit Auffahrunfälle vermieden werden Auffahrunfälle چیە جەماعەت کاتێککە ئەتوو لە پێشم دەڕۆی ئەمن دێم لە دواوە خۆت پێدا دەچێشم ئەوە Auffahrunfälle واتە ڕووداوی هاتووە لە دواوە ئەمن خۆم لە توودایە لە دواوە خۆم لە توودایە ئۆکەی نەوەک بە بەجی تێمەکەون تێمەگەن باشە ئەتوو لە پێشە من دەڕۆی ئەمن دێم خۆم پێدا دەچێشم ئەوە پێی دەوتێ Auffahrunfälle بۆی کەوە ئەو جۆرە ڕووداوانە لەو جۆرە ڕووداوانە بە دووربین سپاس کاکە ڕەشید دەستان خۆش بی جەماعەت کەواتە لەو سێ وەڵامەی کامەی ڕاستە لەو سێ وەڵامەی کامەی ڕاستە یەکەم و دووەم و سێم تەمەشای کۆمێتەکان بکەم یەکەم و سێم ماشەڵڵا و شۆ پرسیارەکان یانەوەتە یەکەم و سێمی ڕاستە یان هەرسێکی ڕاستە چ دەڵێن پارەی باش وەردەگری لۆچێ ئەگەر خۆت لێ بدەن یەکەم و سێم بەگوێتان دەکەم دەستان خۆش بیتن ئەوە وەڵامە ڕاستەکانە ئەوانەی کە تازە داخلی ناو لایڤەکەمان دەبن مەڕۆن بەبێ فۆلۆ و لایڤەکەشمان بەجێنێڵن ئینشاءالله ئەو پرسیارانە هەموو کەسێک پێویستێتی ئەوانەی کە ئیجازیان دەرهینایە و ئەوانەشی کە هێشتا ئیجازیان دەرنینایە چکە ئەوە فێری تەحاملمان دەکەن هەڵسوکەوتمان دەکەن لەسەر جادەی سپاسان دەکەم دەستان خۆش بیت بچینە سەر پرسیارێکی تر ئەو پرسیارش ڕقەمیە دەستان خۆش غۆزای دەنێری دەستان خۆش Unter welcher Notrufnummer erreichen Sie europaweit die Rettungsdienst ئەوە یەکەکە لە پرسیارە نوێیەکانی کە لە بۆ یەکی چار زیاد دەکرێت ئۆکەی لە بۆ یەکی چار زیاد دەکرێت کەواتە لە ژێر سێ ناونیشان و ڕقەمێکەوە لە هەموو ئەوروپا ئەمن فریاگوزاری خێرا دەتوانم ئیساڵ بە فریاگوزاری خێراوە بکەم 112 هەمووی دەنووسی 112 ڕەحمەتان لێبیت ئاسانە 112 لوزونگەکە وەڵامەکە تەواوە 112 دەستان خۆش بیتن بچینە سەر پرسیاری دواتر جەماعەت لایکی شاشەی لەبیر مەکەن محاولە بکەن شەیری لایڤەکەش بکەن سپاسان دەکەم وەکو پشگیریەک بۆمان ئەوە دووبارە ئەوە هاتەوە سەرێن ڕێکلامەکە دەربچیتن بۆ ئەوەی کەەوە مشکلەمان بۆ دروست نەکات لەناو لایڤەکەی پرسیارێکی ترمان هەیە ئەمە لێرەدا دەمانەوێت پێچ بکەینەوە بۆکوێ بۆ دەستەچەپ لەسەر چ ڕێگایەکین دایمان کاتێککە وێنەیەکت دێتە پێش یاخود ڤیددیۆیەکە دێتە پێش بە تایبەتی دیقەت بدە سەر ئاوێنەکانیش چکە ئاوێنەکان زۆری نەیکات حاڵەتی دواوت بۆ ڕوندەکەنەوە کە سیتواتیۆنەکە حاڵەتەکە بەگشتی بۆمان ئاسان دەکاتن لێرە لەسەر ڕێگای خۆڵین فێلدڤێک یاخود زاندڤێک ڕێگایەکی خۆڵ ئەوە جادەیەکی ڕێسیە spielt für uns keine Rolle wenn wir rechts oder links abbiegen یعنی هیچ ئەوەیەکی نییە کە ئەگەر ئەمە پێچ بکەینەوە بۆ دەسەڕاستیان دەستە چەپ ئەوەی گرنگە لێرەدا یاسایەکمان هەیە هەر کەسێک لەسەر ڕێگایەکی خۆڵ بێت داخلی ڕێگایەکی دیکە بیتن باشە ist wartepflichtig واتە کوڕە کورد سپاسان دەکەم دەستان خۆش ist wartepflichtig واتە چێ ئیجباریەن دەبێت بوەستین کەواتە wer von einem یاخود wer aus einem Feldweg rausfährt ist wartepflichtig هەر کەسێک لە ڕێگایەکی خۆڵ دەربچیتن ئەوە دەبێت ئەولەویەتی بەدەسەڕاست و دەستەچەپی خۆی بدات بۆیەش لێرەدا ئەمە ئەولەویەتمان هەیە ئۆکەی لێرەدا ich muss warten دەستان خۆش ڕاستە بۆ چونکە der blaue PKW
یاخود دێبلاوە ترانسپۆرتە فۆفات هات. دەستان خۆش بەو شێوازە تەمەشا بکەن ئەو پرسیارە کورتە 5 خاڵی لەسرە 5 خاڵی لەسرە ئەودا پرسیاری ئاسان وەکو ڕووکەش ئاسانە بەڵام حاڵەتەکە زۆر گرنگە ئەگەر ئەتوو نەزانی لێرە ئەولەویەتت یعنی ئەولەویەت بەتو نییە و خۆت بەجادێدا بکەی حاڵەتەکە زۆر مەترسیدار دەبی بۆیە 5 پونکتیان لەسەردانەیە. پرسیاری دواتر In welcher Reihenfolge müssen die Fahrzeuge hier weiterfahren? لێرە باسی ڕیزبەندی دەکاتن دووبارە چمان هەیە ئەبکنیکندە فۆفاتشخاسە ئەوە پێی دەگوتێ ئەو حاڵەتە ئەبکنیکندە فۆفاتشخاسە واتە ڕێگە ئەولەویەتەکەمان ئێستا پێش دەکاتەوە بۆ دەستەچەپی خۆمان لەسەر چینە لەسەر ڕێگا قەڵەوەکەینە خەتە قەڵەوەکە بەڵام بیرمان نەچیت کەوا پاسکلێکمان لە پێشە بە گوێرەی ئەو سامانەی کە هەمانە پاسکلەکە لەسەر ڕێگا ئەولەویەتەکەی بەردەوام دەبیت ئەمن بە ئاراستەی ڕاست و ڕاست دەڕۆم و سیارە زەردەکەش بە ئاراستەی خۆی ڕاست و ڕاست دەڕوا کە دەکاتە دەسەڕاستی من بۆیە لێرەدا بەپێی چ ڕیزبەندیەک پێم بڵێن ئێستا بەپێی چ ڕیزبەندیەک ئەمە دەڕۆین سەرەتا چێ دەڕوا دووەم چێ دەڕوا سێم چێ دەڕوات Kannst du bitte auf Deutsch nochmal erklären? Sura, wir sind hier auf Kurdisch zu erklären, okay? Deswegen erklären wir nur auf kurdische Sprache. Fahrrad ist gelb. Das Trosch Lizi, Bilete, Fahrrad und ich, Beke und Na. Okay, Kawata. لێرەدا ڕیزبەندیەکەمان بەو شێوازەیە dass der Fahrrad Vorfahrt hat und fährt als erster. Okay? پاسکلەکە لێرەدا ئەولەویەتی هەیە و لەسەر ڕێگا ئەولەویەتەکەی بەردەوام دەبێت سپاسکاکەنەوە باو بەخێر بی کەواتە ئەو یەکەم کەس دەڕوات پاشان ئەمن لە دەستە ڕاستم و سیارە زەردەکەش لە دەستە چەپە لەو حاڵەتەی ئەمن بە پێشەوی دەڕۆم دەستان خۆش دەمات لەو حاڵتەی ئەمن لە پێشەوی دەڕۆم باشە دەکەومە دەسەڕاستیوی پاشان سیارە زەردەکە دەڕوات بۆیە لێرەدا لەو ئەبکنیکندە فۆفاشخاسەی غاینفۆلگەمان چییە غاینفۆلگەکەمان دێغات فاغا ئێش دێگەل بە پیکاوی پاسکە سوارەکە ئەمن ئەوجا سیارە زەردەکە وەڵامی دووەم وەڵامە ڕاستەکەیە دەستان خۆش با بڕۆین ئاها ئەو هێمایەمان هەیە پێم بڵێن ئەو هێمایە بەمانای چ دێت چێ دەتوانیتن بە کورتی وەسفە چی بکاتن یان پێم بڵێتن ئەو هێمای لە فلانە شوێنی هەیە چێ شارەزایی لەو هێماییدا هەیە چێ شارەزایی لەو هێماییدا هەیە ئەنفانگ کاکخالی دەرێ ئەنفانگ نییە لە کۆتایی شار لە شار دەردەچی دەستان خۆش ئاها لێرە پێمان دەڵێتن ئەو شارەی کە پێشەوەی کە لەو قەتعی دەربچین شارەکە یاخود گوندەکە شارۆچکەکە هەرچۆنێک بیتن ناوی ڤیلستەیە لە ناو شارەوانی و سنووری ئەو شارەی داینا بەڵام کە لەو قەتعی تێپەڕین خەتەکی سووری بەسەدادی واتە ئەتوو لەو سنوورەی دەرچووی 6 کیلۆمەتری دیکە ئەو شوێنەکە بە ناوی شۆتنە بە درێژایی سەهمانەیە بە درێژایی 6 کیلۆمەتری دیکە دەگەیە ئەو شوێنە نوێی کە بە ناوی شۆتنە ئۆکەی کە بە ناوی شۆتنە بەسگێلتیە ئەرێ لێرەدا چ شتێک هەیە یەکەم ڕێگەی لاوەکی تەواو بوو نەخێ ڕێگەی لاوەکی نییە موسا شارە زۆری باشە براکەم an dieser Stelle endet eine geschlossene Ortschaft لێرەدا لەو قەتعیدا کۆتایی بە ناوشار دێتن باشە یاخود an dieser Stelle endet eine Umleitung کۆتایی بە ڕێگایەکی کاتی دێتن ڕێگایەکی خەدەمی یاخود an dieser Stelle beginnt eine geschlossene Ortschaft دەستپێکی ناوشارە داخلی ناوشار دەبین مەبەستیەوە کەواتە لەو سێ وەڵامەی کامێ ڕاستە بۆ یەکەم و سێم ڕەحمەتان لێبیت بۆ یەکەم و سێیەم یەکەم و سێم دش بە یەکن یەکەم و سێم دش بە یەکن یەکەم و سێم ئاها ئێستا
دووەمی فڕبدن کاک خالی دووەمی فڕبدە باشە لێرەدا هیچ ڕێگایکی خەدەمیمان نییە ڕێگای خەدەمی وەک نووسرایە ئەوچی ئەڵمانی یاخود ئینگلیزی بەمانای ئوملایتون دێتن باشە بەمانای ئوملایتون دێتن ئەویان غەڵەتە کەواتە لێرەدا لە یەکەم و سێمی وەڵامی یەکەم ڕاستە بۆ چونکە لە وەسفەکەش باسمان کرد کۆتایی بەو شارەی دێت سنووری ئەو شارەی ئۆکەی کۆتایی بەناو شاری دێت کەواتە ئێندت ئاینە گشتلۆسنە ئۆشافت ئەگەر بێت و ئەو نووسراوەتان نەبی بەس لەناو ئەو قەتع زەردەی شۆتن نووسرابیتن بەبێ 6 کیلۆمەتر ئەو سەمە و ئۆشتانە قەتع زەردەکە لێرکانە نووسرای شۆتن یان هەر شارێکی دیکە بیتن ئەو کاتی دەست پێکە بگینت ئاینە گشتلۆسنە ئۆشافت ئەو کاتی وەڵامی سێمی هەڵدەبژێت کە ئەو پرسیارەشمان هەیە خەتە سوورەکە نابینن ئەدی ئەو خوشکە بەڕێزە دەرێ خەتە سوورەکە نابینن کاکە خەتە سوورەکەی ببینن دەستان خۆشبی سپاس بۆ خوشک برایانە سپاس بۆ ئەوانەی کە لایک دەکەن بەردەوام بن جەماعەت ئەکتیڤی پەیجەکەی بەرز بکەنەوە سپاسان دەکەم دەستینگۆش خۆش بیت ئەوە لێرەدا ئەوەشمان زانی کوا پرسیاری دواتر زۆرمان نەمایە 4 دقەمان مایە لە بۆ ڕیکۆردەکەی چکۆ ڕیکۆردەکان نیو سەعاتە ئەوە بابتە کۆتا پرسیار Sie fahren zu Hauptverkehrszeit im Stadtverkehr. Hauptverkehrszeit بەمانای چ دێت؟ Hauptverkehrszeit ئەو کاتانن کەوا زۆرترین قەڵەباڵغی لەسەر جادە هەیە کاتەکان چنە بۆ نمونە بەیانیان کاتەکە خەڵک دەستە دەوامی لە بینی سعات 7 لە بۆ سعات 8 ئۆکەی لە بینی سعات 7 لە بۆ 8 کۆمنتەکانمان ڕاگرتیا ئەدمین دەست خۆش بیتن جەماعەت لایکی شاشە بکەن بەیەکەوە سپاسان دەکەم لایکی شاشە بکەن بەیەکەوە گوتمان Hauptverkehrszeit کاتی بەیانیان کە خەڵک دەستە دەوامی یاخود ئێواران کە دێتەوە 4 لە بۆ 5 لەو کاتانە کە ئیش تەواو دەبیتن خەڵک هەمووی دێتەوە ماڵێ بە تایبەتی لە شارە گەورەکان قەڵەباڵغی و جموزۆلێکی زۆر پەیدا دەبیتن ئەوە پێی دەگوتن Hauptverkehrszeit لە ناو شاریدان لەو کاتەی ئەمە دەڕۆین جا چ سبەینێت چ ئێوارەیە Welche Auswirkung hat das Fahren im Stop-and-Go-Verkehr ئەرێ چ تەسیرەتی هەیە کاتەکە مەبەسی لێرە Stop and Go ئەوەیە کە ڕادەوەسی و دەست بە لێخوڕین دەکەیەوە ڕادەوەسی و دەست بە لێخوڕین دەکەی لێرەدا چ تەسیراتەکی هەیە ئەو جۆرە لێخوڕینە یەکەم mein Fahrzeug verursacht mehr Belästigung für andere سیارەکەم لێرەدا یعنی چۆن بڵێ سەبەبەکە بۆی کەوا کەسانی تر ئیزعاج بکاتن بە تایبەتی ئەگەر ئۆتۆمبیلەکەت گێڕعادی بیتن بۆ چکە پێهەستان و ڕاوەستانی هەیە پێهەستانەکە دەنجی مەچینەی لێ بینی خاصن ئەگەر کەسەکە شارەزانە بیتن گەڕێنی لە مەچینەوە هەڵدەستێنیتن ئەوە حاڵەتی یەکەم دووەم mein Fahrzeug verursacht mehr Abgase سیارەکەم لێرەدا مەبەستی mehr Abgase ئەوەیە کە دووکەڵی زیاتر سەرف دەکاتن ئۆکەی دووکەڵی زیاتر سەرف دەکات ئەویش بۆ mein Fahrzeug verbraucht mehr Kraftstoff لەو حاڵەتی بوەستە و دەست بە لێخوڕینی بکەوە بوەستە و دەست بە لێخوڕینی بکەوە حتمما مەچینە پێویستی بە سوتەمەنی زیاترە کە پێویستی بە سوتەمەنی زیاتریش بوو دێنە سەر خاڵی دووەم دووکەڵی زیاتریشی لێ دەردەچیتن کە ئەوەش هەبوو حتمما ئەو پێسان و ڕاوەستانانەوە چ دەبیتن لێرەدا دەنجی مەچینەی کەسانی تری ئیسعاجەکە کەواتە لەو سێ وەڵامەی هەر سێکی ڕاستن دەستان خۆش بیتن وڵا ئەوە دەرێ دەقەچیت کەتمایە یەڵا دەچینە سەر پرسیارەشی دیکە هێشتا مایتمان با ئەوە کۆتا پرسیار بیت ئۆکەی ئەوە بوو بە کۆتا پرسیار بەفر باریە بۆ خۆم 4 ساڵ و نیو پێش ئێستا زۆر غەڵەتم دەکرد لەو پرسیارەی تەمەشا بکەن ئۆتۆمبیلێکی سەوز دیارە لە دەسەڕاستەوە دێتن ئۆتۆمبیلێکی سەوز دیارە زۆر بە زەحمەت زۆر ورد ببنەوە لێی جەماعەت زۆر ورد ببنەوە لێی لەو پرسیارەی غەڵەت نەکەن ئەو ئۆتۆمبیلە سەوزەوا دێتن دەبتە دەسەڕاستی مەلێرەدا ئەوە حاڵەتەکەمانە وەلەو خێرایشمان زۆر نییە مهم جادەکە بەفرە کاتەکە ئیستاپی دەکەی چ دەبیتن لەو حاڵەتەی مودای سابت درێژ دەبتەوە کەواتە warum sollten Sie jetzt bremsen لەبەر چ پێویستە ئێستا ئیستاپ بکەیت لەبەر چ پێویستە ئێستا ئیستاپ بکەیت یەکەم wegen des Traktors لەبەر ئەو تراکتۆرەیە باشە ئەوە تراکتۆرەکەیە یاخود wegen des blauen PKWs لەبەر ئەو سیارە شینەیە کە لە دوامانەوەیە
کە هیچ هەر لە هەردووشیان نییە بەڵکو wegen des grünen PKWs لەبەر ئەو پیکاڤە سەوزەیە ئۆکەی کە لە دەست ڕاستەوە دەهات ئەوە وەڵامە ڕاستەکەیە دەستان خۆش بیتن ڕیکۆردەکە